پرسی کورد لە سووریا و هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزە کوردیەکان دەبێت جێگەی گفتوگۆی بەشێک لە هاوپەیمانانی ناتۆ. لە کۆبوونەوەی ئەم جاری ڕێکخراوی باکووری ئەتڵەسی ناتۆ، وەزیرانی دەرەوەی تورکیا و ئەمریکا لێدوانی توندیان دژی یەکتر داوە. ئەنقەرە لە هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان تووڕەیە. مەولود چاوژۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا ئەمەی بە هاوتا ئەمریکیەکەی و ئەندامانی دیکەی ناتۆ ڕاگەیاندووە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکاش لە بەرامبەردا تورکیای بە هۆکاری دروستبوونی ئاڵۆزی و ململانەیە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست تۆمەتبار کردووە بەهۆی جموجوڵەکانی بۆ گەڕان بە دوای وزەدا. هەروەها ڕەخنەیەوەی لە ئەنقەرە گرتووە بۆ کڕینی سیستمی S-400 رووسی زیانی بە ناتۆ گەیاندووە. زۆربەی ئەندامانی ناتۆ لە کۆبوونەوەکەدا کە بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوەچوو پشتگیریان لە پۆمپیۆ کردووە و دژ بە تورکیا قسەیان کردووە، بە تایبەت ژان ئێڤ لۆدریان وەزیری دەرەوەی فەڕەنسا یان ستۆڵتنبێرگ سکرتێری گشتی ناتۆش ڕایگەیاند هەموو جۆرە جوڵەیەکی وڵاتان لە دەریای ناوەڕاست ڕەت دەکەنەوە و ڕێکاری پێویست بۆ کەمکردنەوەی گرژیەکانی نێوان تورکیا و یۆنان دەگرنە بەر. هەموو جۆرە جوڵەیەک ڕەتکراونەتەوە. لە کۆبوونەوەکاندا قسە لەسەر ئەو کێشانە دەکەین و بڕیار دەدەین ڕێکاری پێویست و متمانە پێکراوە بگرینە بەر بۆ کەمکردنەوەی گرژیەکان و میکانیزمی کەمکردنەوەی ئاڵۆزیەکان. ئەمانە گفتوگویان لەبارەوە دەکرێت و زانیاریەکان ئاڵوگۆڕیان پێکراوە. هەر لە کۆبوونەوەکەدا ئەندامانی ناتۆ نوێنەرەکەی تورکیایان فەرامۆش کردووە و پێشنیازێکی چاوەژۆغڵەیان بۆ دووبارە دەستێوەردانی ناتۆ لە لیبیا ڕەت کردوێتەوە و تورکیایان بە هۆکاری خراپترکردنی دۆخی لیبیا تۆمەتبار کردووە.